دوای ماوەیەکی زۆر لە ڕاگررتنی کارەکانی دەستگای گشتی کاروباری مین لە کاری مینلابەری لە سنووری باڵەکایەتی تیمێکی هەڵگرتنەوەی مین و تەقەمەنی دەستی بەکار کردەوە. کاریگەریەکانی ڤایرۆسی کۆرۆنا و کەم و کوڕی لە نەبوونی چەندان پێداویستی ئەو دەستگایە ماوەی 2 ساڵە کارەکانی ڕاگرتووە. بەداخەوە من ئەڵێم لە 2009ەوە کارێکی ئەو تۆمان نەکردووە هۆکاریش بابەتی لۆجستیە زیاتر تەبان لە جیهانیش کاروباری مین سست بووە بە تایبەت لە ساڵی 2020 ئێمەش وەکو ئەوان کە کۆرۆنا ڕێی پێنەداوین بەڵام لە نفسی کاتیشدا ئێمە کێشەی لۆجستیشمان هەیە کە ئۆتۆمۆبیلەکانی دەستگا بەڕاستی لە 2000ەوە کراون کاتی خۆی لە نەتەوەی گرتوەکان و ئێستا کەلکی سیانەشیان نییە لەبەرەوەی چەندی پارەی لێ بدەی ئەم ئۆتۆمۆبیلانە نایەنەوە سەرخۆ چونکە کەلکیان نەمایە بۆیە ئێستا ئێمە پێویستمانە بەڕاستی زۆریش پێویستمانە ئەو مەجموعە سیارە کە داوامان کردووە کە 38 ئۆتۆمۆبیلە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوو لەگەڵ ڕاگررتنی کاری کارمەندانی دەستگای مین بە تایبەتی کاری مینلابەریەکان بەڵام تیمێک لە ڕێگای ئامێری تایبەتی 3 چەڵگەی پیسبووی بە مین و تەقەمەنی لە سنووری باڵەکایەتی پاک کردوێتەوە. 2 لەو چەڵگانە ڕادستی خاوەنەکانیان کراوەتەوە. ئەو چەڵگەمین ئێمە هەڵمان بژاردۆ ئیشتیاکەین لە سداوەکاری خەڵکی ناوچەکە و لایەنی حکومیەوە بریتە لە نزیکەی 74,000 متر دووجا کە تاکو ئێستا بە خۆشببختانەوە ستانەوە و پێنج لێ پاکراوەتەوە لەو ڕێژێکە پاکراوەتە 2 شوێنی ئێسەلایەن خەڵکی ناوچەکە خۆشببختانە بەکاردێ شوێنێکیان بوو تا باخچە و کشت و کاڵکردن و شوێنێکیان بەمەست گەشت و گوزاری بەکار هاتووە. ئەو بەشەی کە ئێستا کاری تاکرێت ماوەیەکی نزیکدا تەمەنا دەکەین تەواو بێت کە بۆ نوێنی شتێجێبوون و ڕێگاوبان ڕێگای سەرەکی چۆمان ئێنێ بەکاردێت. خۆشببختانە ئەوەی جێگای باسە لەم ڕووبەرە بچووکە تا ئێستا 701 من تێدا دۆزراوەتەوە ناوبراوە و نزیک بە 39 گولەی جۆراجۆری تۆپ و UXO لەو ناوچەیە دۆزراوەتەوە ناوبراوە کارێکی منونەی لەم چێلگەیە ئەنجام درراوە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوە مینلابەریەکان باڵەکایەتی دووەمین شوێنی هەرێمی کوردستانە کە زۆرترین چێلگەی بە مین ڕێژکراوی لێبێت دوای 5 وێن بە تایبەتی هەندێک لەو ناوچانەی باڵەکایەتی ئێستا لە نزیک شوێنی گەشتیاری و گوندنشینان و نزیک شوێن نیشتەجێبوونی هاوڵاتیانن. تا ئێستاش مەترسی هەیە لەسەر گیانی هاوڵاتیان. لە دوای ڕاپەڕینەوە زیاتر لە 1200 کەس لە سنووری باڵەکایەتی بوونەتە قوربانی بە گیان لە دەستدان و کەم ئەندام بوون. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.